لەسەر سنووری بەفراوی ئۆکرانیا گرژیەکانی نێوان رووسیا و ئۆکرانیا گەرمن لە کاتێکدا رووسیا هێز لەسەر سنوورەکە کۆ دەکاتەوە. ڕۆژی دووشەمە سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین فەرمانی دەرکرد ئۆتۆمبیلی سەربازی بۆ ڕاهێنانی هاوبەش ببەنە سەر سنووری بێلاڕووس بە دووری تەنیا 75 کیلۆمەتر لە کیێوی پایتەختی ئۆکرانیاوە. ئیدارەی بایدن دەڵێت لەگەڵ هاوپەیمانەکانیدا لە ناتۆ ئامادەن بۆ وەڵامدانەوە. لە کاتێکدا ناتوانین بزانین چی لە مێشکی پوتیندا هەیە ئەو ئامادەکاریانە دەبینین لەسەر سنوور دەیکەن. زۆر ڕوونبووین و سەرۆک زۆر بەڕوونی گوتوێتی کردداری سەربازی ڕاستەوخۆ لەلایەن رووسیاوە دەکرێت هەر ساتێک ڕوو بدات. هەفتەی ڕابردووش ئەمەی گوت لە گفتوگۆدا بووین لەگەڵ وڵاتانی باڵی ڕۆژهەڵات. کاردانەوەکانی ئەمریکا دەکرێت نردنی 8500 سەربازی ئەمریکا بۆ وڵاتانی دیکەی ناتۆ لە خۆ بگرێت و هەروە هەندێک لە دیبلۆماتکارەکانی لە باڵێۆزخانەکەی لە کیێف کشاندووەتەوە. بایدن چەند ڕۆژێکە لەسەر ئەم پرسە قسەی نەکردووە و پرسیاری ڕۆژنامەنووسانی لەو بارەیەوە فەرامۆش کردووە. ڕۆژی دووشەمە لەگەڵ هاوبەشەکانیدا لە ئەوروپا قسەی کرد و باسی ئامادەکاری کرد بۆ سەپاندنی ئەنجامی گەورە و سزای ئابووری توند ئەگەر بێت و رووسیا ئۆکرانیا داگیر بکات. لە هەمان کاتدا هێزەکانی ئۆکرانیا لە ئامادەباشیدان بۆ ڕوبەڕووبوونەوەی هێرشی رووسیا. هەڵەیە دوو وڵات باسی داهاتووی دەوڵەتێکی دیکە بکەن، ئێمەش دەبێت لەو گفتوگۆیانەدا بەشدار بین. بەهۆی هەوڵە دیپلۆماسیەکانی وەزیری دەرەوەی ئەمریکا تۆنی بلینکنەوە پسپۆڕان پیان وان نییە ڕوودانی شەڕ بووبێت بە شتێکی حتمی و پیان وایە هێشتا بوار بۆ گفتوگۆ ماوەتەوە. ئەمە هێشتا ڕوبەڕووبوونەوەیەکە و نەگۆڕاوە بۆ شەڕێکی کراوە. پێم وایە هێشتا بوار بۆ گەیشتن بە ڕێگە چارەیەک هەیە، هەرچەندە هەندێک جار ئەو ئەگەرە زۆر دوور دەکەوێت. ڕاستیەکەی ئەوەیە هێشتا لە گفتوگۆداین. وەزیری دەرەوەی رووسیا سێرگەی لاڤرۆڤ گوتی چاوەڕێ ناکات گفتوگۆکان ئەنجامیان هەبن و داوای وەڵامی نووسراوی کرد بۆ پێشنیارەکانی وڵاتەکەی کە یەکێکیان بریتە لە کەمکردنەوەی هێزەکانی ناتۆ لە ئەوروپای ڕۆژهەڵات و ڕێگەگرتن لە ئەندامبوونی ئۆکرانیا لەو هاوپەیمانەتیە. هەندێک پسپۆڕ پێیان وایە پوتین یاریەکی درێژخایەن دەکات. پوتین هەوادارێکی یاری جۆدۆیە. لە جۆدۆدا بە پێچەوانەی بۆچوونی باوەوە زۆر بەکەمی دەیبیتەوە، بە دەگمەن بە یەک جار دەیبیتەوە، بە کۆکردنەوەی خاڵ دەیبیتەوە، بەو شێوەیە نییە بە یەک بۆکس بیبیتەوە. پوتین هێشتا براوە نییە، بەڵام سیرکە لە ناتۆی کۆڵێەوە و خستێ ژێر تاقیکردنەوە. ناتۆ بڕێکی زۆر ناکۆکی و دوودڵی نیشان داوە. هەر کاتێک شتێک دەکات یاخود شتێک دەڵێت سەرۆکی ئەمریکا بە پەلا وەڵام دەداتەوە، تەلەفۆن دەکات و داوای کۆبوونەوە دەکات. پوتین خاڵێکی زۆری بەم شێوەیە کۆ کردوێتەوە و گومانی تێدا نییە کە دەیباتەوە. لە هەمان کاتدا لەسەر سنووری رووسیا و ئۆکرانیا ئامرازەکانی شەڕ کۆ دەکرێنەوە. بۆ ئانیتا پاوڵ لە واشنگتن، نامۆ عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.